تیمێکی تەکنیکی لە هەولێرەوە لە بەرەبەرتی گشتی بەنداوەکان و تیمێکی تەکنیکی لە بەرەبەرتی گشتی بەنداوەکانی عێراق و چەند خەبیرێک هاتنە شوێنی سەدەکە. دیارە گەڕاین بە دوای سەر سەدەکە و سەیری ئەو دیاردە و ئەو زیانانەمان کرد کە لە دوێنێ شەو بە سەدەکە گەیشتووە نەتیجە و بوومە لەرزەیە کە دوێنێ شەو دوای سعات 9 ڕوویدا کە قووەتەکەی هێزەکەی با بڵێن 7.2 دەرەجە رەختەر بوو لە گوندێکی نزیکی سنووری عێراق و ئێرانەوە بوو کە 23 کیلۆمەتر لە سەدەکەەوە دوور بوو. تەمان کاریگەر یەکجار زۆری هەبووە، زەرەری گایاندووە بە سەدەکە، بەس ئەو زەرەرانی گەیاندووە زیاتر بە کلەیەکەیە، بە منشعاتی کۆنکرێتی کەمترە، یاخۆ بڵێن هەتا ئێستا هیچ کێشەیەکمان نەدیتوە لە منشعاتی کۆنکرێتیەوە. ئەوە ڕوویداوە لە منشعاتی با بڵێن کلەیەکەیە یاخود لەشی بەنداوەکەیە. ئەویش خۆشبەختانە کە تیمەکە سەیری کرد احتیمالی چاکردنی زۆرە، بۆیە لێرە ئێستا ئەمە کۆبووینەوە کەشفێکمان ئامادە کرد لەسەر تەوسیەی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق کە خودی وەزیری مەواردی مایی دکتۆر حەسەن لە کۆبوونەوەی مەجلیسی عەلای ئاو باسییان کردووە، وعدی داوە سەرۆکوەزیرانی عێراق کە بودجەیەک تەرخان کرا بۆ ئەو چاکردنەوەی ئەو کەم و کوڕی ئەو زیانانەی لە بەنداوەکە کەوتووە. ئێمەش ئێستا سەرقاڵی دروستکردنی ئەو کەشفەکە حازر بووە کە میلێنین بۆ بەغدا بۆ ئەوەی کاری لەسەر بکرێت.